میدانانی تۆڕ میدیای ئێستا سڵاوتان لە بێم کاتتان باش هیوادارم و لایەکتان ئاسوودە و باش. ئەمڕۆ بەرنامێکی دیداری ئێستاتان پێشکەش دەکەین. بەرنامەم جارەمان تایبەت دەبێت بە ئەو پرسەی کە بە شێوەیەکی گشتی نێوان هاوڵاتیان یاخود فەرمانبەرانی هەرێمی کوردستان بڵاو بۆ تۆ هیچ پرسی بابەتی موچەیە یاخود باشتر بڵێم کێشەی موچەیە کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقدا قسە و باسێکی زۆر دەکرێت. هەر لایەنێک حکوومەتی هەرێمی کوردستان یاخود حکوومەتی عێراق لایەنەکەی تر بۆ تۆمەتبار دەکات کە ئەو ڕێکەوتنی کە لە پێشترا لە نێوان هەردوو لاکرابوو پێشێلی دەکات. دەمانوێت پرسیاری ئەوە بکەین تەکنیکێک چارەسەرێک بۆ ئەم پرسە چییە یاخود ئایا ئەم پرسە کەی چارەسەر دەکرێت چۆن چارەسەر دەکرێت هەوڵەکان چییە ئایا دەکرێت هەر بەم شێوازە بەردەوام بێت تا ئەو کاتێکای تر جارێکی تر دەبێت ڕێکەوتن بکرێتەوە تا ئەم کێشەیە بەردەوامی هەبێت ئەی ناکرێت لە شوێنێکە بۆستێنرێت جا بۆ مەبەستا میوانداری زۆر بەڕێز مامۆستا شیروان میرزاکەین کە جەنابیان ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق بووە کە ئەندامی لیژنەی داراییش بووە. زۆر زۆر سپاس مامۆستایان ئەرکرد کێشە. زۆر سپاس بۆ ئێوەش و سپاس بۆ دەرفەتە و سڵاو ڕێزیش بۆ بینەران. هەبژید مامۆستای باش ئەمە بیکەم بە پرسیاری. بەڵێ دوو لایەن هەیە لەم یا بەخۆت باشتر بڵێن سێ لایەن هەیە لەم کێشەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و کێشەی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراق لە نێوەندیشانە هاوڵاتیان یاخود موچەخۆران هەڵبەتە هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی ئەم بە کاسبکارەوە بەوانەی تر بازرگانەوە کاریگەری ئەم بێموچەیان لەسەر خودی فەرمانبەرانیش. دەمەوێت بپرسم ئەم کێشەی کە هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقە دوای ئەو ڕێکەوتنەوە دیسانەوە جارێکی تر کێشە دروست بۆتەوە ئەم کێشەیە چۆن چارەسەرەکرێت لایەنی سێم کە هاوڵاتیە بتوانێت لانی کەم بۆ ماوەی 2 ساڵ دڵی تەمین بێ ببوژێتەوە. ئەمە تەمان کێشەکە وەکو باسمان کرد نەتیجەکەی ئەوەیە کە موچە گرفتی بۆ دروست بووە و موچەخۆر زەرەری کردووە کە موچەخۆر زەرەری کردو بازار وەستاوە خۆی ئەو بڕەموچەیە کە دێ بۆ هەرێمی کوردستان تەنها بۆ موچەخۆر نییە چۆ موچێ دەچێتە بازار جموجۆڵی بازار دروست دەبێ ئاڵوگۆڕی بازرگانی دروست دەبێ بازار دەبوژێتەوە. زۆر جار دەبینی بەسەر دوکاندارێک موچەخۆر نییە وڵا دەڵێ وڵا بازار نەماوە بازار وەستاوە بۆ لەبەرەوەی موچە نەهاتووە کەواتە موچە کاریگەری لەسەر بازار و لەسەر هەموو هاوڵاتیان بەگشتی هەیە. ئێمە لە وەکو باسم کرد لە 2014 ئەم گرفتەمان هەیە گرفتی موچە خۆی لە ئەساسدا لە نەوتەوە دروست بوو کە لە نەوتەوە دروست بوو مادەم مەلەفی نەوت حەلنە بۆ مەلەفی داراییشی بەدواداهات پشکی هەرێم چەند دەبێ ڕادستکاتەوە نەوتی چەند فرۆشتەوە چەندی نەفرۆشتووە و دوجار بۆ گرفتی موچەش بۆ چارەسەر ئێمە چارەسەرێکی دوورمەودا هەیە یا ماڵین چارەسەرێکی بنەڕەتی هەیە ئەویش لەگەڵ چارەسەرێکی ئانی یا ماڵین وەقتی. چارەسەرە دوورمەودا بنەڕەتیەکە بریتە لە دەرکردنی قانونی نەوتوغاز. ئەگەر قانونی نەوتوغاز دەرچوو و بەپێی دەستور ماف و ئیمتیازاتی هەر لایەک چه هەرێمی کوردستان و چ بەغدا لەسەر مەلەفی نەوتی هەرێمی کوردستان دیاری کرا ئەو کاتە مەلەفی نەوت چارەسەر دەبێت. بابەتی با بڵین قانونی ئیدارەی مالیش کە هەندێک شتی تێدا دوایی دەکرێت لە گفتوگۆکانماندا باسی بکەین کە هەرێمی کوردستان ئێستا بنمونە بەدڵی نییە دەکرێویش تعدیل بکرێتەوە ینی مەلەفی نەوت چارەسەر بکرێت لە بنەڕەتدا و مەلەفی داراییش ئەو کاتە لە بنەڕەتەوە ئەم کێشەیە حەل دەبێت. بەڵام بۆ ئێستا لەبەرەوەی ئێمە باشە پرسیارەکە لێرە ئەمەیە ئەنی حکوومەتی عێراق ئەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان تۆمەتبارێکا بۆی کە ڕێکەوتن ناکەوت نایەوێت کێشەکە چارەسەر لە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ حکوومەتی عێراق نایەوێت کێشەکە چارەسەر بێت. دەمەوێت ڕوونکردنەوەی زیاترم بێت خودی کێشەکە لە بابەتی ئەوەی بیان و گرتنە با بڵین یاخود بەڕاستی کێشەیەکی یاسایە و دەبێت ئەم کێشانە چارەسەر بکرێن یاخود لایەنێکی سیاسی هەیە. بەڵێ دەزانی کێشەکە ئەم کێشەیە لە بینی هەرێم و بەغدا هەردوو لا تاوانبارن بەڕاستی یعنی بنمونە فترێک حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتیزامی نەکردو بە ڕادستکردنی نەوت بەغدا لە زیاتی ئەوەی کە بێ لەگەڵ هەرێم لەگەڵ حکوومەت تەعامل بکە موچەخۆری سزاداوە موچەی ڕاگرتووە موچەی بەستۆتەوە بە شتی ترەوە
تەنانەت لە دوای دەرچوونی قەراری محکمە ئیتیحادی کە نابێ موچە تێکەڵاوی هیچ مەلەفێکی تر بکرێ تەماشا دەکەی بە ڕەتفعلی سیاسی موچەی هەرێمی کوردستان ڕادەگرێت ڕاستە بەرگەی قانونی بەبەردا دەکات. ئەو بەیاننامەی کە وەزارەتی دارایی عێراق لە مانگی 5 دەری کرد بەوەی کە هیچ بڕەپارەیەک لە تەخسیساتی هەرێم نەماوە بۆ موچە بۆ پارە کۆتایی هات ئەمە بۆ خۆی ڕەتفعلێکی سیاسی بوو ڕەتفعلی سیاسی ئەو قسانە بوو یانە هەنگانە بوو کە هەلێ لە هەرێمی کوردستان دژی بەغدا دەنرێ بەڵام چیان کردووە بەرگەی قانونیان بەس بەبەردا کردو بەرگەی داراییان بەبەردا کردووە ئەگەر نا ئەمە کاتی خۆشی باسی ئەومان کرد کە ڕەتفعلی ئەو ڕێککەوتنە گازیانەی کە لە ئەمریکا کرا زائیدەن ئەو با بڵێن هەڕەشانەی کە لە هەرێمی کوردستانەوە دەکرێتەوە بە تەحدید ناوماڵی شیعە لە مانگی 5 و مانگی 4 و ئەمانە ینی پێش شەڕی ئێران و ئیسرائیل بابەتێک هەبوو کە پێیان وابوو موئامەرەیەک لە منطقەکە لە دژی عێراق هەیە لە دژی دەسەڵاتدارانی عێراق هەیە با بڵێن وەکو ناوماڵی شیعە و پێیان وابوو کە کورد بەشێکە لەو موئامەرەیە بەشێکە لەو ئەجندایی کە دژی شیعە لە منطقەکە بەڕێوە دەچێت ئەوە بوو طبعاً یعنی هیچ گرفتێک نەبوو کاتێک کە بەسەرەن هەڕەشەی ئەوە کرا کە ئەگەر موچە نێنێتەوە موچە ببڕێ نازام چی ئەمانە یان دوایی بەغدا ئەمەی کرد ڕەتفعلی ئەو بۆ چوونە بوو کە پێیان وابوو کورد بەشێکەوە بەڵام چیان کرد گوتیان وڵات تەخسیساتی داراییتان نەماوە ئێستا لەم ڕێککەوتنی ئەخیر لیژنەیەکیان پێکێناوە بۆ چارەسەری ئەم بابەتە یعنی دەبێت چارەسەر بکرێت لە ڕووی قانونیەوە چکە خۆ ناڵێن لەسەر ڕەتفعلی سیاسی وام کرد دەڵێ چۆ دەرسەی قانونی بۆ دەزیێتەوە دەبێت بە دەرسەی قانونیش چارەسەر بکرێت بەرحاڵ مەبەستم ئەوەیە کە هەردوو لا تاوانبارن و هەر لایەنێک با بڵێن هەوڵی قۆڵبادانی لایەنەکەی تر دەدا بە تایبەت لەسەر مەلەفی نەوت تا ئێستا بەغدا نایشارێتەوە وەزارەتی نەوت بە تایبەتی بۆ چوونێکی با بڵێن زۆر مەرکەزی بەڕێوەی دەبات تا ئێستا پێیان وایە دەبێت مەلەفی نەوت لە هەرێمی کوردستان بە تەواوی وەربگرنەوە و دەسەڵاتیان بەسەری دابێت هەرێم پێیوان مەلەفی نەوت نەخێر دەبێت لای خۆی بێ ڕاستە لە ئاخر ڕێکەوتن ئامادەی ڕادستکردنی نەوتی هەیە بە سۆم و تەعامل دەکەوانە بەڵام وەکو مەلەفی نەوت تا ئێستا دەستبەرداری نابێت دەوێت لە بەردەستی خۆی بێ بۆیە ئەگەر بمانوێت ئەمە چارەسەر ببێ دەبێت قانونی نەوت و غاز دەربکەین و هەموو لایەکەش ئیلتیزامی پێوە بکە باشە پرسیارێک دروست دەبێت جەنابەت ئەندامی پێشووی خولی پەرلەمان بوو لە عێراق واتە کوردێک وجودی هەبوو لە پەرلەمان چۆن ئەو هەمانگیە دروستە یاخود ئایا هەمانگی هەیە لە بینی فراکسیۆنەکان یاخود کوردان کە چون بۆ بەغداد بە نوێنەر هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانە بۆی ئەم کێشەیە چارەسەر بکەن ئەو هەماهەنگیە چۆنە ئایا هەماهەنگی دەکرێت واللهی ینی ناکرێت بڵێن هەمانجەکە هەر نییە بەڵام لە ڕاستیدا کەمە بە تایبەت ئەو کاتێ ئەمەش لەوێ بووین یعنی زۆر جار وەفدی هەرێمی کوردستان کە دەچنە بەغدا لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکاندا دەنیشن هەندێک جار یان ئەوە نییە غورفەیەکی عملیات هەبێ بەردەوام ئاگیان لە یەکتر هەبێ پێشنیار چییە پێشەوەی وەفدەکان بچن دانیشن لەگەڵ بەنمونە حکوومەتیان لەگەڵ سیاسیەکان پەرلەمانتارەکان ببینن ئەم هەماهەنگە لە ڕاستیدا کەمە ئەمە خۆی ئەگەر ڕاستی دەوێت پێویستی بە با بڵێن غورفەیەکی عملیات هەیە بەردەوام ئاگیان لە یەک بێ و یەک تەوجی هەبێ یەک هەماهەنگی بێ بەڵام بە حکمی ئەوەی کە بۆچوونی سیاسی جیاواز هەیە لایانی سیاسی جیاواز هەیە خەڵکە بڵێ هەندێک لایەن هەیە لە هەرێم معارەزەن لە بەغداش معارەزەن بەشداری حکوومەت نین و بە تایبەت لەگەڵ یەکێتی و پارتی مەسەلەن هین ناکەن کۆ نابنەوە یان هاوکار نین بۆیە ئەم هەماهەنگیە لە ڕاستیدا کەمە باش حکوومەتی عێراق مامەڵە لەگەڵ هەموو لایەنەکان دەکات بە جیا خود مامەڵێکی ڕاستەوخۆیە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ئەو بابەتانە خۆی حکوومەتی عێراقی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان مامەڵە دەکات وەکو لایەنی تەنفیزی لایەنی پەیوەندیدار بەڵام بە حکمەوەی لایەنەکانی کەش ینی ئەندام پەرلەمانیان هەیە و لە لیژنەکان وجودیان هەیە و ینی قسەکانیان کاریگەری هەیە لەگەڵوانیش وەکو بەغدا تەوان وەکو ئەندامی پەرلەمان وەکو خەڵکە تەعامل دەکات بەڵام وەکو لایەنی جێبەجێکار لەگەڵ حکوومەتی هەرێم مامەڵە دەکات لەگەڵ حکوومەتی هەرێم طبعاً لە ڕێگای ئەوەفدانەیە بکە دەچن لە ڕێگای نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەغدا
بەڵام بۆ تێپەڕانی یاساکان تەمەەن 2000ەوەی کە دەکرێت دەبێت لە چوارچێوەیەکی یاسایی دەجێگای بێتەوە ئەمە زۆر جار بڵین باس لە قانونی موازنە دەکەین یان باس لە قانونی ئیداری مالی دەکەین یان باس لە ئەو بڕێنمایی و قانون و ڕاستپاردنە کە لە پەرلەمان دەردەچێت لا پێم خۆشەوە ڕوونکەیتەوە بابەتی بەتابەت ئیتفاقی فعلی ئەو کاتە زۆر باز دەکرا دوێن پرسیارەکە لەوەیە کووتکەمەوە دەکرێت بۆ نمونە ینی لە ڕووی یاسایە بوو پێی کە جەنابەت چەند ساڵێک لە خولی پێشوە لە لیژنەی دارایی بوو دەکرێت لە ڕووی یاسایە بۆ نمونە بڵێن حکوومەتی عێراق ئەم موچەی کارمەندان یاخود فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆ بەڕێستان و ئێوە موچەکە دابش بکەن ئەمە دەکرێت ئەم یعنی هەیە لە بەردەستان دوو بابەتت باس کرد جەنابەت یەکەیان بابەتی ئینفاقی فعلی طبعاً بابەتی ئینفاقی فعلی ئێستا بۆتە ئەو با بڵین مۆتەکەی کە حکوومەتی هەرێمی کوردستان نازانێت چۆن لی دەرباز بێ یان با بڵین حکوومەتی عراقی بە پێی قسەی یان لە ناو دوکان بە پێی قسەی سەرۆک وەزیران گوایە بە پێی ئەم قانونە دەستی بەستراوە ناتوانێت لەوە زیاتر لە ئینفاقی فعلی زیاتر موچە بۆ هەرێم بنێرە یان پارە بۆ هەرێم بنێرێ بابەتی ئینفاقی فعلی لە ڕەشنووسی یاسای قانونی دارایی مالی لە ساڵی 2016ەوە هاتوۆتە ناو با بڵین موازنە سەردەمی بەڕێز عەبادی ئەو کاتە کاگوشیار وەزیری دارایی بووە لەو کاتەدا قانونی ئینفاقی فعلی بڕگەی ئینفاقی فعلی تحدیدی ئەوە دەکا عیلاقەی نییە مەسەرەن تۆ لە هەرێمی کوردستان چەند مەسروفاتت هەیە موچەت چەندە چەند خەڵکت تعین کردووە دێ بە پێی ئینفاقی هەموو عێراق ینی خەرجەکانی هەموو عێراق 12.67 ئەوە بۆ هەرێم دەنێرێ ئەمە بۆ خۆی گرفتەکە لێرەدایە ئەمە بۆ هەرێمی کوردستان چ لە ڕووی موچەوە چ لە ڕووی حتا مەشارەی خزمەتگوزاریشەوە کەمتر دەکات ئەم بابەتی ئینفاقی فعلی لە ساڵی با بڵین لە تعدیلی یاسای قانونی ئیدارەی مالی مەجارێکی دیکە هاتەوە پێشێ نەک هەر ئینفاقی فعلی هەندێک بڕگەی دیکەش هەبوو لە ناو قانونەکە بەڕاستی ئەمە ئەو کاتە ئاگاداری حکوومەتی هەرێممان کردەوە کە یاسایە تێدەپەڕێنرێ بەبێ کوردیش تێدەپەڕێنرێ ئەگەر بسن حتا بەشدار بینیان بەشدار نەبین چونکە هەم زۆرینەی زۆر لای ئەوانە و دەیانوێت تێپەڕێنن بەڵام هەندێک بڕگە هەیە کە زۆر خراپە بۆ کورد لەوانە چۆنێتی ئامادەکردنی یاسای موازنەی هەرێم لەوانە چۆنێتی دیاریکردنی پشکی هەرێم لە ناو موازنە ئینفاقی فعلی کۆمەڵێک بابەتی دیکە دەسەڵاتەکانی سەرۆک وەزیرانی هەرێم و وەزارەتی داراییوانە کە پەیوەندی بە هەرێمەوە هەیە بەداخەوە ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان ڕایان وا بوو کە هەر قانونێک دەردەکەن دەرکەن خۆمە ئیلتیزامی پێوە ناکەین ئێستا قانونی ئینفاقی فعلی یەکێکە لەو بڕگانەی کە دەست و پێی حکوومەتی بەغداشی بەستۆ ناتوانێت لەوە بڕە زیاتر بۆ هەرێمی کوردستان بنێرێت بەنسبەت پرسیاری دووەمت باسیوت کرد ئایا دەکرێت موچە بەغدا خۆی بیدا من زۆر مناقەشەمان لەسەرەوە کردووە بۆ ڕەیەکی جیاوازم هەیە کاتی خۆی کە قەراری مەحکەمەی ئیتیحادی دەرچوو بە تایبەتی بە تەوتین من پێم وابوو فرسەتێکی زۆر گەورەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە بابەتی موچە لە کۆڵ خۆی بکاتەوە بیخاتە سەر بەغدا پێدانی موچە یا مەڵین دابشکردنی موچە تەماشایکە پرۆسەکە چۆنە پرۆسەیەکی ئیداری مالیە هەموو دەوائرێک هەموو دائیرە و فەرمانگەیەک لیستی موچەی خۆی ئامادە دەکات دەچێتە خەزێنەکان وانی گەنجینەکان دوای وردبینیکردن و تەواوکردنی دەنێرە بۆ وەزارەتی دارایی هەموو حکوومەتی هەرێمی کوردستان و فەرمانبەرەکانی لەکوێ کۆ دەبێتەوە لە وەزارەتی دارایی واتە سەرموچە بەرزەموچە غیابدان لێبڕینی موچە تەنانەت مۆڵەت گەڕانەوە هەمووی مامەڵە بە ماڵی خۆیەوە هەمووی لای حکوومەتی هەرێمی کوردستانە 2000 دەبێتە یەک لیستی تەواو دەنێردرێ بۆ بەغدا وانە بۆ وەزارەتی دارایی حکوومەتی فدراڵی ئەگەر بێت و تەوتین بەو شێوەیە کە لە بیدایەتدا قەراری مەحکەمەی ئیتیحادی دیاری کرد بوو بەوەی کە لە ڕێگای بانقە فیدراڵیەکانەوە یان حتا بانقەکانی تریشەوە بێ هاو موچەخۆر لە ڕێگەی کارتێکەوە یان لە ڕێگەی حساب بانقێکەوە پارەکەی موچەکەی بچێتە سەر حساب بانقیەکەی بۆ خۆی حەزی لێ دەچێت لە بانک ڕای دەکەشێ بە کارت لە ئایتیئەمەکان ڕای دەکەشێ لەو منفەد و بڵین دەواازانەی کە لە بازار هەیە دەچێت ڕای دەکەشێ لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان تەنها ئامادەکردنی لیستەکەیە ئەمە چمان بۆ دەکات یەکەم موچە لە کۆڵ حکوومەتی هەرێم دەبێتەوە تەنها لیستەکە لای حکوومەتی هەرێم و ئەوەکە لەسەر بەغدا خۆی دەبێت دابینی بکە بە پێی قەراری مەحکەمەی ئیتیحادی
موچەخۆر ناڵێ موچەکەم لای حکومەتی هەرێمان ڕێ لای بەغدایە ئەو کاتە ئەنجام لە 2014 و تەنانەت پێشتریش ئێمە کۆمەڵێک مەلەفی زۆر گەورەمان هەیە لەگەڵ بەغدا وەکو باڵێن دەوڵەتەکی فیدراڵی وەکو هەرێمێک لەناو دەوڵەتەکی فیدراڵیدا زۆر کێشەمان هەیە چارەسەر نەبووە قانونی نەوت و غازمان دەرنەکردووە مەلەفی نەوت و غازمان چارەسەر نەکردووە مەلەفی پێشمەرگەمان چارەسەر نەکردووە مەلەفی با بڵێین زەویزاری جوتیاران مادەی 140 و ناوچەدا بڕێنراوەکان تا بۆی پرسی موچەوانی ترمان وەلا یعنی هەموو ئەو مەلەفانەمان واز لێ هێناوە لە 2014 شەڕی موچە دەکەین ئەمە بۆ خۆی ینی جۆرێکە لە کێشەیەکی گەورەیە لە ڕووی نەتەوەییەوە لە ڕووی با بڵێین دروستکردنی ژێرخانەکی بەقوت بۆ هەرێمی کوردستان گرفتەی گەورەیە ئێمە هەموو سێکتەرەکانی کەمان واز لێ هێناوە خەریکی موچەین بۆیە ئەگەر بابەتی موچە چارەسەر بێ بیخینە سەر بەغدا دەکرێت شەڕی هەرێمی کوردستان و شەڕی ئێمە لەگەڵ بەغدا لەسەر مادەی 140 بکەین لەسەر ناوچەدا بڕێنراوەکان لەسەر زەویزاری جوتیاران کە بە ناحەق داگیر کراوە لەسەر پشکی هەرێم پشکی کورد با بڵێین لە ناو دامەزراوە سەربازی و ئەمنیەکانی عێراقدا کە بەپێی دەستور و بەپێی ئستحقاقی خۆمان و بەپێی ڕێژەی هاوڵاتیان دەبێت لە 14 بێ لە 12 بێ ئێستا لە 2 نییە یعنی ڕێژەی کورد لە ناو دامەزراوە ئەمنیەکانی عێراقدا لە ناو دامەزراوە سەربازەکانی عێراقدا 2 نییە هەموو ئەو مەلەفانە کردومانە بە قوربانی موچە و تا ئێستاش موچەمان پێحەل نەبوو ئەوەش کێشەکانی موچێ لەسەر ڕێکەوتنێکە کراوە کۆتا ڕێکەوتن کە هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی عێراق ئەمە کۆمەنتی تۆ بزانم ئەو ڕێکەوتنت پێ چۆنە بەپێی ئەو قانونانی کە هەبوو لە پەرلەمانی عێراق ئێمە موازنەیەکمان هەیە پێڵێن موازنەی 3 ساڵی یعنی حکومەتی هەرێمی کوردستان یاسای بودجەی بۆ 3 ساڵ داناوە 2023 24 25 لە 23 بەشێکی لێ جێبەجێکرا دەرکەوت کە ئەم قانونی با بڵێن ئینفاقی فعلی ئەو بڕێی هەرێم بۆ موچەدانراوە بەش ناکە و کەمە ئەوە بوو لە 2023 وەغەڵەت نەبوو مابزانم سێ موچە خورا نەدرا لە 2024 تعدیلی یاساکە کرا بەوەی کە جەدوەلەکانی موازنە پارەی پشکی هەرێمی کوردستان بۆ موچە زیاد کرا بەو پێی بەڵکو ئینشاڵڵا کێشەی نەبێت لە 2024 دەرکەوت جارێکی دیکە لە مانجی با بڵێن حوتەوە وردە کێشەی بۆ دروست بوو لە مانجی دەوە کێشەکە قوڵتر بووە تاوای لێ هات بەداخەوە دیسان موچەی مانجی 12 نەدرا بۆ 2025 بابەتی نەوت هاتە پێشی کە بابەتی نەوت هاتە پێشە لە مانجی 2 تعدیلیە یاساکە کراوە بەوەی کە تێچووی بەرهەمهێنانی نەوت لە 6 دلارەوە کرا 16 دلار بەو اعتیبارەی کە بەڵکو نەوت هەناردە بکرێتەوە وەکو لە بیدایەتیش باسمان کرد کە بابەتی نەوت حل بکرێ هەناردە بکرێتەوە بابەتی موچەش چارەسەر دەبێت آخر ڕێکەوتن با بڵێن کە بەداخەوە لە مانگی 5 مشکلە بۆ موچە دروست بوو آخر ڕێکەوتن کە کراوە پێک هاتووە لە 2 بەش بەشەکی بابەتی نەوتە هەناردەکردنەوەی نەوت و ڕادەستکردنی ئەو بڕێ کە لەسەری ڕێکەوتن کە 230,000 بەرمیل نەوتە و 50,000ش بۆ ناوخۆ بابەتی دووەمی بەشی دومی بابەتی داهاتی نانەوتیە ڕێکەوتنەکە وەکو خۆی باشە چونکە ئێمە لە موازنە دەڵێت 400,000 بەرمیل نەوت و زیاتریش ئێمە ڕێکەوتنێکمان کردە بە 230,000 بەرمیل نەوت 50 بۆ ناوخۆ ئەگەر بۆ ناوخۆ پێویستیمان بە زیاتر بێت تا 65ش لیژنەیەک دەتوانێت یەکلای کاتەوە زیادیکە کەواتە ئەمە لەم بڕگەیاندا هاتوون ڕێکەوتنێکی باشمان کردووە بەڵام ئەوەی کە گرفتە تا ئێستا نەوت هەناردە نەکراوەتەوە کە هەر نەوت هەناردە نەکراوەتەوە ئێمە لە کۆتایی مانگی هەشتین تا ئێستا شەڕی موچەی مانگی 6 دەکەین و تا ئەم دقەیەش هەر جارەی یەکێک گرفت بۆ هەناردەکردنەوەی نەوت دروست دەکات جارێک تورکیا جارێک عێراق جارێک هەرێمی کوردستانە جارێک کۆمپانیا نەوتەکانن لە دوێنێەوە مەبەستم ئەوەیە بڵێم تا بابەتی نەوت حل نەبێت ئەم گرفتی موچەیە چارەسەر نابێت کە نەوت هەناردەکرا من پێم وایە فشارێکی زۆر هەیە بۆ مەسەلەی بابەتی هەناردەکردنەوەی نەوت و بەڕای من چه هەرێمی کوردستان چه عێراقیش ئەگەر بیانەوێت کۆمپانیا نەوتەکان هی ئەوە نین هەناردەکردنەوەی نەوت ڕابگرن یعنی هەردوو حکومەت ڕاست گۆبن و بیانەوێت بە فعلیان مەلەفە حل ببێ و نەوت هەناردە بکرێتەوە کۆمپانیا نەوتەکان ئیجبار دەکەن بەوەی کە ئەوان نەبنە ڕێگر لە هەناردەکردنەوەی نەوت ئەم بابەتە پێم وایە فشارێکی زۆر هەیە و بابەتی نەوت یعنی ئومێد دەکەین حل ببێ ئەگەر حل نەبێ هەموو ڕۆژە بگرفت بۆ موچە دروست دەبێت بەشی دووەمی ڕێککەوتنەکە داهاتی نانەوتیە لە داهاتی نانەوتی تەوان تا ئێستا لەویش
بەپێی قانونی ئیدارەی مالی دوو بۆ چوونی جیاواز هەیە هەرێم بە شێوەیەک لێکدانەوەی بۆ دەکا بەغدا بە شێوەیەک بەغدا پێی وایە دەڵێ هەموو ئەو داهاتە نانەوتیانێک کە هاتە دەبێ بگەڕێتەوە بۆ خەزانەی دەوڵەت یان لە 150 هەموو ئەو داهاتانم دەوێت هەرێم دەڵێن نەخێر ئەمانە داهاتی فیدراڵی نین بەشێکیان داهاتی خۆمن هی ناوخۆن و ناسنە ناو چوارچێوەی ئەوەی کە بە داهاتی فیدراڵی حسابن تاوەکو لە 150 ئەوان بۆ بژێرمەوە بۆیە من ناتوانم هەموو ئەو داهاتی نانەوتیە 150 ڕادەست بکەم لەسەر ئەوەش گرفتیان هەیە بەڵام بە قەناعەتی من ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان لەسەر بابەتی هەناردەکردنەوەی نەوت هەنگاوێک بستە پێشێەوە بەغداش بە زووی ئەم نەوتەوە بگرێت نەوت هەناردە بکرێتەوە داهاتی نانەوتی بابەتی داهاتی نانەوتی مەگەر جیاوازیەکە زۆر بێت دەنا حەل دەبێ یعنی دوازار ئەوەی کە هەرێم دەڵێ من ئەوانە حساب دەکەم داهاتی فیدراڵی و بەغداش دەڵێ من ئەوانە حساب دەکەم لە کۆتایی دەبێتە ڕقەمانە ڕقەمەکە 10 میلیار 15 میلیار 20 میلیار 30 میلیار لە بینی هەرێم و بەغدا زۆر کێشە نیە بە مەرجێک نەوت هەناردە بکرێتەوە نەوت هەناردە نەکرێتەوە ئەویش دەبێتە گرفت ئەمەیان دەکەمە کۆتا پرسیارم زۆر بە کورتی دەمێ وەڵام بیتەوە موچەخۆرانی هەرێمی کوردستان موچیان دەوێت بۆ ژیان و بژێوی ژیانی خۆیان داوای موچە دەکەن دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق چی بکەن یاخود دەبێت فەرمانبەران چاویان لەکوێ لە چڕێکەوە و شایەتمان بۆ کوێ بێن من پێم وایە مەسئولیت وەکو مەسئولیەتی دابینکردنی بژێوی بۆ هاوڵاتیانی خۆی دابینکردنی موچە بۆ موچەخۆرەکانی بژانەوەی بازار بە مستەڵەحەکی باوڵێن عام بەخێوکردنی ئەم خەڵکە مەسئولیەتی حکومەتی هەرێمی کوردستانە وانە بۆیە ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بێ حکومەتی هەرێمی کوردستان نەوت هەرچۆنێک بێ زەخت لە کۆمپانیەکان بکە هەرچی بێ دەستبەرداری زۆرش بێ بۆ ئەم قۆناغا لە ڕێگەی سۆمەوە نەوت هەناردە بکرێ زامنی موچەی فەرمانبەران بکات تەنانەت بۆ 2025 و 26 ماوەی 2 ساڵ 3 ساڵێک ئەم مەلەفە حەل ببێ بۆی لانی کەم خەڵک ببوژێتەوە ژێرخانی ئابووریە وڵاتە تۆزێ هەستێتەوە سەر پێی خۆی و موچەخۆر لەم قەلەقی ڕزگاری بێ ئەم مانگە موچەکەی وەردەگرێ زمانەتی نییە مانگەشی دیکە کاتێک موچەکەی وەردەگرێ بۆیە من پێم وایە حکومەتی هەرێمی کوردستان مەسئولیەتێکی گەورەی لەسەرشانە بۆ ئەم قۆناغا دەبێ هەر چۆنێک بێ ئەم بابەتە حەل بکە لە داهاتی نانەوتی دەست لە 15 میلیارێکی زیاد هەڵبگرێ نەوت ڕادەست بکە ئەوەی کە هەیە بۆ ئەوەی بابەتی موچە بۆ ئەم قۆناغا حەل بکەین و لانیکەم بۆ ماوەی ساڵ و نیوێک 2 ساڵی داهاتوو بابەتی موچە حەل ببێ ژێرخانی ئابووری ئەم وڵاتە ببوژێتەوە تۆزێک ئینجا بۆ مستەقبل بیر لەوە بکەینەوە قانونی نەوتوغاز چۆن دەربکەین ئەوەی کە کەس لەگەڵ ئەوە نیە تۆ مواز لە مافە دەستوریەکانی خۆت بێنی وەکو هەرێمی کوردستان کەس لەگەڵ ئەوە نیە خوانەخواستە قەوارەی هەرێمی کوردستان زیانی پێ بگا قەوارەی هەرێمی کوردستان مڵکی خەڵکی کوردستانە قوربانی بۆ درراوە زیاتر لە 100 ساڵە کورد قوربانی دەدا بەڵام قۆناغێک هاتوۆتە پێش خەڵک نانی نییە بخوا خەڵک موچەی نییە وەزعێکی دارایی یەکجار خراپ لە ناو بازارەکانی هەرێمی کوردستاندا هەیە ئەم قۆناغە پێویستی بە چارەسەرێ پێویستی بە تێڕوانینێکی دیکە هەیە تەنانەت وەکو باسم کرد ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بێ نەوت ڕادەست بکەین لەسەر داهاتی نانەوتی زۆر کێشە دروست نەکەین هەوڵ بدەین لەگەڵ باشبوونی دۆخی ئابووری خەڵک بۆ خۆشمان ژێرخانی ئابووری ئەم وڵاتە تۆزەچکە پتە بکەین نەکوای لێبێ هەر ڕۆژێک لەگەڵ بەغدا مشکلمان هەبوو مانگێک موچەمان پێ نەدرێ دەست مامۆستاجان زۆر میرزا ئەندامی خولی پێشی پەرلەمانی عێراق زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت میدرانی تۆڕ میدیا ئێستا لەگەڵ مامۆستا دیداری ئێستامان پێشکەشکردن ئاسوودن